سڵتان لێبێت و ئەم کاتتان باش بنێرانی عزیزی شاپرێس لە پارێزگای هەڵەبجە یەکێک لە بنکەکانی دەنگدانەوە لەگەڵتانین دیارە لەو بنکەی کە من لێم بنکەی برهانی حاجی محەممەدە کە لە کاتژمێر حوتی بەرەبەیانەوە دەرگای بنکەکان بەڕووی هاوڵاتیان داکراوەتەوە تا ئێستا پرۆسەکە بە شێوەیەکی ئاسایی بەڕێوە دەچێت چگەلەوەی کە لە هەندێک وێزگە کێشەی نەخوێندنەوەی ئەمبەرەکانی دەنگدان هەیە بەڵام چارەسەر کراون ئەمێ بازەوە بکەم کە لە سنووری خورماڵ و هەروەها لە پێنجوێن کێشەی نەخوێنەوەی ئەمبێری دەنگدان هەبووە ئەمەش بۆتە هۆی گرفت لە سیستی و خاوبوونەوەی پرۆسەکە ئەوە کە لە دیمەنەکاندا دەرەکەوێت هاوڵاتیان لێرە دەنگی خۆیان دەدەن لە پاشەوەی کە دەنە نێو بنکەکانەوە و لیستی دەنگدانەکە وەردەگرن لەلایەن کارمەندانی کۆمسیۆنەوە ئامادەکاریان بۆ کراوە ئەمەش بۆتەوەی کە پرۆسەکە تا ئێستا بەبێ کێشە و بێگرفت بەڕێوە بچێت بەڵام ئەوە جێگەی ئاماژەیە ژمارەی زۆر لە هاوڵاتیانی بە شێوەیەکی کەمتر ڕوو لە پرۆسەی دەنگدانەکان دەکەن بەهۆی کە لە کاتژمێرەکانی بەرەبەیانە هاوڵاتیان هاتوونەتە ئێرە و دەنگدانی خۆیان دەکەن و لە سنووری پارێزگای هەڵەبجە نزیکەی 76,000 دەنگدەر لە سنووری پارێزگای هەڵەبجە هەیە لە قەزای ناوەندی قەزای مرکزی 48,000 دەنگدەر هەیە و هەروەها لە خورماڵیش 15,000 و لە تەوێڵە و بیارە کە دەکاتە هەورامان 5,000 دەنگدەر هەیە لە سیروان 8,000 دەنگدەر هەیە کە پێ هاتوون لە 27 بنکە و 150 وێزگە هەیە لە سنووری بازنەی سێ وەروها ئەمێ باز دەکەم کە لە سنووری بازنەی سێ 231,874 دەنگدەر هەیە هەوکات ئەمە لە کاتێکدایە کە لە سنووری پارێزگای هەڵەبجە 8 کەس خۆیان کاندید کردووە بۆ بردنەوەی کورسی کە لەلایەن کۆمسیۆن دیاری کراوە و هەر لە بازنەی سێ لە کۆی ئەو 8 کورسیە کە دیاری کراوە 5 کورسیان پیاون واتە لە ڕەگەزی نێرن 3 کورسیشیان خانمانە کە لە ڕەگەزی مێیە هەروەها ئەوەی کە جێگەی ئاماژەیە هەر لە بازنەیە کە بە گوێرەی یاسای هەڵبژارنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عراق دەبێت یەکێک لە کاندیدە سەرکەوتوەکان بە سیستمی کۆتا لە ڕەگەزی مێبێت بەڵام ئەگەر ژنێک بە دەنگی خۆی سەرکەوت و پێش کاندیدە پیاوەکان کەوت ئەوە کۆتا ڕۆژ دەبینێت ئەوەی کە لە دیمەنەکاندا دەردەکەوێت هاوڵاتیان دەنێنێ و وێزگەکە و پرۆسەکە بە شێوەیەکی ئاسایی بەڕێوە دەچێت و تەنها کۆمەڵێک گرفت هەبووە لە وێزگەکان ئەوش نەخوێندنەوەی ئامێرەکانی دەنگدان بووە ئەمە لە کاتێکدایە لە سنووری خورماڵ کێشەی نەخوێندنەوەی ئامێرەکان بووە لە قەزای پێنجوێنیش هەمان گرفت هەبووە بەڵام کارمەندان لەسەر خەتن کێشەکانیان چارەسەر بکەن.